پێش هەموو شتێکە ئەم ساڵە سیارە تازانەکەیە لە دوبێەوە هەمووی لە چیوە لە دوبێ وای لەکەن خەلەکە چییە؟ ئەمە بەردێکی ساڵن سایتێ ئەم بەردە پاراکە لە دوبێ ئەفغانیە هندست پاکستانیە دەریەکەن ئەم بەردە ئەم بەردەش گوناحە بە سەراحە دەریکەی یەکەمین بۆ ژنگە خراپە دووەمین بەنزینەوە سیارە سیاستوێنێ سێمینی ئەو سیارەیە چی لێکە خەلە دروزەکە دووکەڵێکی ڕەش دروزەکە یعنی سیارەی وای لێگە کابرا نازانێت خەلەکە سەوتی سیارەکەش ڕقەکە چوارەمین تێگەی ئێمە ڕۆژانە خەڵقی بۆ لامان هەمووی زیاد من ڕۆژی وایە 4 5 حوت تا ئێوارە بەزیێن بۆیان فەحسەکەم کارە پێشوی سیارەکە بکڕ عقدەکە بنووسێ ئەڵە بەسە فەحسی بەردەکەم بۆ بکە بەردیتیانە بێتی نایکڕم سیارەکە چوە بەردەکە بەسەراحەت لێرە زیادە زۆر کەمە لێ لە هەمووی لە دوبەی دەریێنن زۆربەی زۆریان چن ئەیشکێنن باو بەردە مادی یۆرانیۆمی تایە نازان مادی پلاتینۆمی تایە یۆرانیۆمی تایە تازە خەڵکی ئێرە ناتوانێت دەرکات چکە کابرا دەریشی گاز سیارەکە بەیانی بێ لە مارەت بیفرۆشێ سەر بێ بە خەلل بۆ یەنەوە سەری ناتوانێت بیفرۆشە دوو دەریکە ئەمە خەڵک جاری وایە بۆلام ینی تاکوتەرا هاتوو بەلام تو دیکاکە من ئەمێ دەریکەم شتێکی ساوت مرتمەوی شانە ناکەم حەزم لێ نییە هەیە زۆر جاریە بۆلام کابرا گیراوە بەردەکەی بڵێ ئێستا کە مۆدیلەکەی تۆ زێدا بەزی هاتە سەر 2014 و 15مانە ئەم بەردە بە تەبیعەت ئەگیرێ بەزی نێرم وڵاتی ئێمە پیسە ئەگیری ئێمە جیازمان لە کامێرەمان لە بە کامێرە فەحسێکن ئەگەر ئەو بەردە بێت و نشکاوێت سەرەکەی نەتوابێتوانێ بە جیاز لەگەڵ شتنی بە جیاز و بە ئیشپێکردنی سیارەکە دەرمانی تایبەتی خۆمانە بەردە عیبی نایڵین و گڵۆبی مەچینەژە کوژێنینەوە و هیچ خەلەلێک دروست نابێت بۆ سیارەکە ئێستا ئەم سیارەی هاتۆ بۆلام نردویان توانە بەردەکەی دەرکە سێری بەردەکەکەم بەردی تەیە گونا هەمشتی وا قبول ناکەن ئەو جۆزەی پیس کردووە ئەمە خەلەلێکی کێ بەڵام سیارەکە ئەم خەلەلی کە بۆ دروست بۆ لە نۆزڵەوە لە بازینی پیسەوە بەردەکەی پیس کردووە لە سایە هەفتای سێ ئەم سیارە تازانەی دوبەی هەمووی دەرکراوە دیسا من برادری خۆماتۆ بۆلام کە شەحنێنێتی وە ساعدی بڕوان پێکە سیارەکەم جاریوا دەعامەکەی نوقسانیەکی یا چەمەلەخێکی نوقسانیشی بۆ یا خێشتێکی لێرە لە سەر حدود نەیاڵن داخڵ بێ سیارەکە سیارەکە شەو لە وەرشە بەجێڵێ کە شەو لەوێ بەجێڵێ ئەمە ئیشی تەنەکە چێ دوشتەکەی یا ئیشی پێشیشی بۆگەن خەلیل لە پێشەکەیدی ئاسن مەجەمەعەتی شاندیایەت نازانن ئەو بەردە لە ژێر و ئەشکێنن دەریێنن کابراکەیەت و لێرە پێزانە فەقیرە ئاسن لە دێبەری سقینی بۆ تێگەن هەتا ئاگاتەوە ئێرە بۆی بەسەڵتەکە هەستی پێنەگا لێرە هەتا تقریبا 10 کیلۆمتر ناڕاستە سەر بەردە ئەشکێ دوێنێ دانەیەک برادێکم لە لاو خیرەوەتی وڵی کاک علی کە کڕی منە بزانێ ئێستا هێنامەوە بۆ فەحس چەند ڕۆژێکە سیارەکەمم کڕیوە هێنامەوە بۆ فەحس تێگەی کە سیارەکە مێناوە سیرم کە تەماشاکەم بەردیتیانی ساڵە ساکەی ئەوە هەموو جارە بە هەمویان ئەڵێم ئەوانی کە دۆست و ناسیاوە کا کەسێکە نەیناسم مامۆسایەکی فەقیرە کابراایکی مۆزەفی فەقیرە کابرا شتەکە نازانێت چییە خەلەلەکە نازانێت لە چیا دروست بۆ بۆی یە بۆلام ئەڵێ وەستا ژیان ئەو خەلە لەمێ ئەمیش هەموو جارە بە هەمویان ئەڵم بە هەموو دۆست و برادەرێک گەڵم پێشەوەی سیارەکە بکڕن سیارەکە بێنن فەحسی بەردەکەیکەن با ئەو خەلەتان بۆ دروست دەبێت ئەو مەسرفە زیاژ نەکەێت 15,000 5,000 فەحسەکە بڕوا باشترە لەوەی کە دوای لە سەرۆسەرێ شەو بۆ دروست بێ ئێستا زۆربەی کەسێت بۆ لەمەڵ وەستا علی چۆن سیارە سەفرە بەردیتیانی ئەڵم بۆ ژێرە سەیریکە کامێرەی بۆ لێم لایەتی لە وڵای ڕاستەکەمە دەرێنەوە چوومە زەن هەمووی بە عام لێ دەرەکەن هەمووی خاصن 2020 1920 هەمووی دەرەکەن ژینگەر زۆر پیسەکە هەزانین چی نەخۆشێک بڵاوکاتە ئەو بازین و گازەکە ئاستوێنێ لە دواوە هەموو وڵاتی ئێمە ناتوانێت بەردە دروستکە ئێمە هەمووی لە بەعام لە کۆریا و لە سڵینەوە بەردمان بێت ئێستا ئەوەتە ئەها ئەمە نردوێتی وتێتی بەردیتیاگە دەرکە منەوە ساوە جۆزی بۆکەم و فاسیەکەمە تا بەردی هیچیانە هیچیانە چیشی بۆ بشم کابرا بە درۆ بڵم بەردێ بۆ دانێم یا بیشۆم نابێت ئەبێ ئەو کابراە ئەم سیارەیە بەردیتیانە هەر سەوتەکەی دیارە